تەفگەر کاتژمێرێکە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە بەشی سەرەوەی گردی سەرکەتەی شاری سلێمانی دەستی پێکردووە کە شوێنی کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی هەر ئەو هۆڵەیە کە هەموو جارە لێوە کۆ دەبنەوە ئەم کۆبوونەوەی عومەری سعەلی سەرپەرشتی دەکا و کە سەرۆکی پەرلەمان و بەشێک لە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان و یەک وەزیری هەیە لە حکوومەتی عێراق دەرباز محەممەد ئەویش بەشدارە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بەشدارە ئارام شێخ محەممەد سەرۆکی فراکسیۆنەکان کە ئەمانە خۆیان ئەندامی جڤاتی نیشتیمانین بە سەباڵەکانی گۆڕان لە حکوومەت کە ئەندامی جڤاتن لێرە بەشدارن و هەروەها ئەوانشی کە هەندامی جڤاتن لە ناوخۆیەک خەریکی کاری ناوخۆی حزبن بزوتنەوەی گۆڕانن ئەوانش لە کۆبوونەوەکەدا بەشدارن کۆبوونی جڤاتی نیشتیمانی کۆبوونەوەیکی ئاساییە کە قسەکردنە لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان تا ئێستا کە من قسە لەگەڵ تۆکەم تەوەری یەکەمی کۆبوونەوەکە ئەمانە بووە باز لە پەیوەندەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە باز لە پەیوەندەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان کراوە کە بزوتنەوەی گۆڕان پەیوەندی چۆن بێ لەگەڵ ئەم سێ لایەنە چونکە ئەم سێ لایەنە بە بزوتنەوەی گۆڕانە کە دەکاتە چوار لایەن هەڵوێستەکانیان وەک یەک بووە لە پرسی سەرۆکایەتی هەرێمدا بەڵام لە دوو مانگ بەر لە ئێستا لەو کاتی کە ڕێگری دە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرابچێتەوە هەولێر ئەم چوار لایەنە هەڵوێستی ینی پێکەوە ڕاگەنراویان نەبووە بەڵام کۆبوونەوەیان هەبووە بەڵام کۆبوونی چوار قۆڵیشان نەکردو هەر کۆبوونەوەی دوو قۆڵیان کردەوە یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکگرتوو لەگەڵ کۆمەڵە ئەم کۆبوونەوەتانە کراوە واتە تا ئێستا گۆڕان باسی ئەوەی کردو کە پەیوەندی چۆن بێ لەگەڵ ئەم سێ لایەنە سیاسیە بە پێ و زانەرانی کە دەست ئێمە گەشتووە تا ئێستا باس لە پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان نەکراوە چونکە ئەو پەیوەندی نێوان ئەم دوو لایەنە سیاسیە لە ململانەیەکی توندان تا ئێستاش کە ئەم دوو لایەنە سیاسی تا ئێستا پەیوەندەکانیان ئاسایی نەبووە و سەرباری نێوەنگیریەکان و پێشنیازەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کە بزوتنەوەی گۆڕان خۆی بە وەڵام یەکێتی دایەوە کە ڕەتی کردەوە تا ئێستا باز نەکراوە ئەوەی کە باز کراوە پەیوەندی نێوان گۆڕان و لایەنە سیاسیەکانە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان باز لە ڕۆلی پەرلەمانیش کراوە لەگەڵ حکوومەتە ئەمانە ئەو تەوارانن کە تا ئێستا کە کاژمێرێکە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەستی پێکردووە باس کراوە ئێمە چاوەڕوانی ئەوەین بۆی بزانین لە کاژمێرەکانی داهاتوودا کۆبوونەوەکەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان باسی چی دەکات بۆی بگوێزنەوە بۆ بینەرانی نارتی و هەوڵ دەدەین لە کاتی کۆتایی هاتنی کۆبوونەوەکەدا چونکە زانیاری هەیە کە بە ڕاگەنراوێک بڵاو دەکەن لەسەر کۆبوونی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی ڕاگەنراوەکە بڵاوکرێتەوە ئێمە ئەو کاتە هەوڵ دەدەین ڕاگەنراوەکە بۆ بینەرانی نارتی بگوازینەوە و بەپی زانەرەکان ڕاگەنراوەکە ڕاگەنراوێکی تون نابێت و لەسەر بارودۆخە سیاسەکەی هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ هێمن سپاس بۆ زانیاریەکانت ئێمەش هەوڵ دەدەین لە داهاتووتردا یاخود لە گەشتەکانی داهاتووتردا زانیاری زیاتر لێوەربگرین. سپاس بۆ زانیاریەکان.